سڵاوتان لێبێت بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پێیان وا دیارە ئەمڕۆ قۆناغی شەشەمی پرۆژەی بەهای فرموودە تاقیکردنەوەی دەکرێت لەسەر ئاستی هەرێمی کوردستان لە شاری هەولێریش بە ئامادەبوونی نزیک بە 2500 کەس ئەوەی لە پشتی منەوەش دیارە تاقیکردنەوەکەیە ساتی تاقیکردنەوەکە لە شاری هەولێر بەڕێوە دەچێت تەنها لە شاری هەولێر نزیک بە 2500 کەس بەشداری ئەم تاقیکردنەوەیان کردووە بۆ زانیاری زیاتر وەرگرتنی زانیاریەکان لە شار و شارۆچکەکانی تریش ئاخۆ لە شار و شارۆچکەکانی تر بە زۆرێک تاقیکردنەوەکان بەڕێوە دەچێت و لە چەند شوێن تاقیکردنەوەکان بەڕێوە دەچێت من بەرپرسی گشتی پرۆژەی بەهای فرموودەم لەگەڵدایە مامۆستا سیروان. مامۆستا سیروان سڵاو لێبێت گەربێتە ئێرە پێم بڵێیت ئەمە قۆناغی چەندەمە و تایبەتە بەچی ئەم قۆناغە؟ بسم الله الصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. بەخێراتنی جەنابتان دەکەین زۆر بەخێر بێن سەرسەر سەرچاوان. پرۆژەی بەهای فرموودە پرۆژەیە کە تایبەتە بە خزمەتکردنی فرمایشتەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە ئێستادا قۆناغی شەشەمی بەڕێوە دەچێت کە تایبەتە بە منداڵان. زۆر باشە مامۆستا، ئەم قۆناغا چەند کەس بەشداری تێدا کردووە؟ چەند کەس ناوی خۆی نووسیەوە؟ چەند کەسی لە شار و شارۆچکەکان بەشداری تێدا دەکات؟ زیاد لە 20,000 منداڵ ناوی خۆی تۆمار کردبوو لە ئێستاشدا چاوەڕوان دەکرێت لەوڕۆ نزیکەی 18,000 منداڵ هاتبێت بۆ تاقیکردنەوەکان لە سەرانسەری کوردستان. زۆر باشە مامۆستا، لە چەند شوێنی هەرێمی کوردستان تاقیکردنەوەکان ئەنجام دەدرێت؟ تقریبا لە سەردەم شار و شارۆچکەکان ئەنجام دەدرێتن و زیاد لە 100 قاعە هۆڵی تاقیکردنەوەی لێ ئەنجام دەدرێت. زۆر باشە مامۆستا، ئێوە هەنگاوی داهاتوتان بۆ ئەم پرۆژەیە و بەرنامەی داهاتوتان بۆ ئەم جۆرە پرۆژانە چی دەبێت؟ وەک هەموو قۆناغەکان دیکە بەڵێنماندایە خوا پشتیوان بێ ئەو قۆناغا دوا قۆناغ نابێ بەردەوام دەبێن لە داهاتوو قۆناغی هەفتەم ئینشاءڵڵا ئیشی لەسەر دەکرێت. دەستان خۆش بێت مامۆستا، زۆر سپاس دەکەم. دەستان خۆش بێت، زۆر سپاس دەکەم. بەڵێ ئەمڕۆ لە شاری هەولێر بە ئامادەبوونی قوتابیەکی زۆر ئەم پرۆژەیە بە ئەنجام گەیشت وەکو ئەوەی کە لە پشتی منیشەوە دیارە هەم دایکان و باوکان لەگەڵ قوتابیەکانی خۆیان هاتوون و هێناویانە لێرەشدا قوتابی گەلێکی زۆر کە فەرمایشتەکانی پێغەمبەری خودا صلی الله علیه و سلمیان لەبەر کردووە هاتوون تاوەکو تاقیکردنەوەکە ئەنجام بدەن.